رسول الله صلى الله عليه وسلم بخوشي نوێژی دانا ئەبەس هەتا خەڵک کۆنە بێتەوە نوێژی دانا ئەبەس هەتا وەکو خەڵک هەمووی کۆنە بوایەتەوە کە خەڵک کۆ بوویەوە ئەنجا نوێژیە کرد بنص فرموده هاتوا فرمي كان إذا رآهم اجتمعوا صلى ياخذ عجلة وإذا رآهم لم يجتمعوا انتظرهم فرمي رسول الله صلى الله عليه وسلم ببنيا خلقي كوبوته وبونويش زورترين هاتوا انجا نوێژی دا بس ببنيا خلق كونا بوته نوێژی دانا بس هرچانا عندي الإمام كان فرمونا قال إمام دعاء كينا بنوێژ بكين أصلا بخلق جبني لي بدعاء أبو مالو قال عمر كوري خطاب شو بدوای پیغمبر صلى الله عليه وسلم بو نوێژی عیشا باین کردو دیور نوێژە كمان بو بکە لێرە خۆی هێنێ الصلاة يا رسول الله رقدت النساء والصبيان اي پیغمبر صلى الله عليه وسلم ور نوێژمان بو کڕ بێ نوێژمان بو بکە منداڵ و ژنەکانمان وا خەویان لێکەوت ئێمە ژەبانە لەگەڵیان بخەوین جا بۆیە لەژێر ڕۆژنایەم فرموودە هەندێک لە زانانە فەرموون سنة بنێری بەدوای ئیمامە ئەگەر دواش بکەوێت نەک تۆ یەکسەر انتخابات کەیت و یەکی هەڵبژێری و هەڵیتە پێشەوە با نوێژەکەمان کەین و بڕۆینەوە بەڵامی تر ئەمڕۆ ئەو سنەتانە هەمووی مرێنرا و کاری پیا ناکرێت و عادەتەن ئیمام ئەمڕۆ بۆ خۆی تەوقیتێکیان بۆ داناوە ئیتر ئەو تەوقیتیان لێ کردووە بە کیتاب و سنەت و بێ وابەستە بە پێوەی وەگەرنا خەڵکەکە وابەستە بە پێوەی ئەوەش باش نییە بۆ خۆیان چونکە بەڕاستی ئەگەر یەکێکیش بچێتە پێشەوە کە ئەو ئیمامە هی ئەو مزگەوتە ئەو یەکەی پێ باش نەبێ ئەو نوێژە نوقسانە بێ بۆ هەر هەمویان نوقسانە بێ نەگەر بۆ یەکیان رسول الله صلى الله عليه وسلم بنص فرمودا فرمي ولا يؤمن المرء في سلطانه إلا بإذنه هیچ کەسێ بۆی نییە پێشنوێژی بکە لە جێگایەکە کە ئەو کەسە دانراوە پێشنوێژی لێ بکە ئیلا بە ئیزنی ئەو نەبێ ئیمامێکە لە مزگەوتێکە کەس بۆی نییە بەبێ ئیزن و پرسی ئەو بچێتە پێشەوە ئەو کەسانی کە لەناو مزگەوتەکانە ئاخوایان ئەڵێن ئافلانە کەس پێشکە و ئافیسارە کەس پێشکە و ئادەی قامەتکە و ئابا ئەو نوێژەکەمان بۆ بکە هەر هەمووی مەعسیەتی ڕەسوڵ اللهیان کردووە هەر هەمووشی ماڵە لەسەریان بۆ قیامەتیان تۆ حەق نەبێ بۆ بابەتەوە ئەوە بێ ئیمام ئیزن بدا ئیمامیش خۆی ئیزنی داوە چەند کەسێکی دیاری کردووە دواکەوتم نوێژیان بۆ بکە تەواو بۆیان بکە ئیتر ئەوە ئەو بابەتە بڕێنراوەتەوە بۆ شێوە پێویست ناکە هەر کەسە لەولاوە بۆ خۆی هەڵسێ قسەیتیا بکە و خەڵک هەڵاتە پێشەوە و انتخابات بکە و هەڵبژاردن کە خەڵک هەڵبژێرێ و ئەم بابەتانە ئەمانە لە مزگەوتان نییە ئەمە ئیمام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت الإمام ضامن ئیمام ضامنی نوێژەکانە کەس بۆی نەتەداخل لە ئیشی بکە ئەوەڵێ منەوە ناوەستم من ئاوا نوێژەکەم فڵانە کەس با لە جێی من بێ فڵانە کەس با بانگ بە حتا بانگ بێژیش نابێ بە ئیزنی ئیمام بانگ بدە نەوەک هەر کەسە بۆ خۆی لە لای خۆیەوە قسە بکا و دەنگ هەڵبڕێ و خەڵک پێشخا و خەڵک بخاتە پێشەوە ئەمە هەمووی ناشەرعیە لە مزگەوتەکانە هەیە هەمووی مخالفەی سنەتە جا بۆیە بەڕاستی پابند بن پێوەی بۆ دینی و دنیای خۆشتان باشە پابندیش نابن پێوە بێ فەوزە ئەو وەختە وای لێ کۆمەڵێک ئەمیان پێ باشە بچێتە پێشەوە کە مامەسالەیە نەبوو کۆمەڵێوی تر کۆمەڵێ پەلایانە کۆمەڵێ پەلایان نییە هاکە پێکدادان دروست بووە لە چەندین مزگەوتەوە ڕووی داوە هەر لەمەوە بە تەسویر دایاننا لە مزگەوتێکە ئیمامەکە نەهاتوویان ئەڵێ بێ ئەم بچێتە پێشەوە کۆمەڵێکی جەڵێ بێ ئەو بچێتە پێشەوە دوای پەلاماریەکەن داشیان نابوو لە مزگەوتێکی یەکێ لەم شارانی کوردستان بوو بۆ خۆی هەر یعنی حیاچوون بۆ ئەهلی و مزگەوتەش بەڕاستی کە ئاوا ئەو بابەتە تێکەدەن لە خۆیان قەیچێکە یعنی ئیمامەکە کەی دیاری کردو با بچێتە پێشەوە تاو ئەبێ ئیزن لە وەرگیرێ کە لە وەرگیرا تاوی تشتەکە بڕێتەوە وعادەتەن ئەوانەشی لەوێنە گەر هەر هیچ نەبێ کامیان قورآنی زیاتر لەبەرە کامیان سنەت شارە زیاترە کامیان زووتر گەڕاوەتەوە و دیندارترە با بچێتە پێشەوە ئەمە هەمووی پێوەرە لە دینە ئەمانە هەمووی دیاری کراوە رسول الله صلی الله علیه و سلم دیاری کردو بەڵام بەداخەوە ئەمڕۆ نەخێر هەمووەم پێوەرانە شکێنراون جا لێرە فەرمی ڕکاتی یەکەمی درێژە کردەوە بۆی زۆرترین خەڵک فریاد بکەوێت لە حەدیثەکەی ئەبوو سەعیدا فەرمی ڕکاتی نیوەڕۆ یەکەمیان ئەوەندەی درێژە کردەوە چوومە بەقیع دەسم بە ئاوە گەیانە هاتمەوە ماڵەوە دەستنوێژ مەگرە چوومەوە ماڵەوە هێشتا لە ڕکاتی یەکەما بوو ڕکوعی نەبرد ڕکاتی یەکەمی نزیکی چارەکی درێژ بوو ساڵات تۆر پێنج فەرزەکە چارەکی درێژکەیتەوە بەداتی و بەرە بن لە دووە و بڵی ناکەن لێ مزاهرە و خۆپیشاندانە لێکەن نەک هەر یەک ڕکات چارەکی درێژکەیتەوە هەموویاڵە ئیشمێ و هەموویاڵە پەلەمەوە هەموویاڵەوە کەی نوێژە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژنی ڕۆداوە بۆ کاچی پێڵێ ئیشمانەیە پەلەمانە ئەوە کەی نوێژە ئاواڵی بە رسول الله صلی الله علیه و سلم ئێوە نوێژی کردووە ئیمامێ تەقلیدیە و بکاتەوە لای تۆ چی کردووە تاوانی کردووە سنەتی نەکردووە ئیمامێک هەوڵاوکۆ نوێژ بکە تۆ یەکسەر چی بە تاوانباری ئەزانی لە ئیش و کاری کردین و کورە نەخۆشمانێ و کورە ئەوەمانێ و ئێوە عوزرە هەمووی
ئەوە هەمووی عوزرات وای نەی بۆ مزگەوت نەک بێی مزگەوت هەمووی لەسەر عوزرەکەی خۆت ڕێکخەی کە عوزرەکەی خۆ هەرچێکەیە